بەرنامەکەمان بە نامەی هاوڕێن نەرمین لە بۆکانەوە دەست پێەکەین کە پرسیویەتی زۆر جار باسی ئەوە دەکرێت کە ئەگەر کۆماری ئیسلامی بڕوخێ ئێران تووشی کارەسات دەبێت. پرسیاری من ئەوەیە لە ئەگەری ڕوخانی کۆماری ئیسلامی چی ڕوەدات. زۆر سپاس بۆ هاوڕێن نەرمین. دیارە کاری ئێمە بە قۆڵی فارس پێشگویی نییە بەڵکو پێشبینیە. پێشبینیش لەسەر لێکزانەوەیە و لێکزانەوەیش لەسەر ئەساسی واقعیەتەکانی ناو کۆمەڵگا. ئەوەی وا هەیە نەک ئەوەی وا ئێمە ئارەزووی دەکەین دەکرێ. ئێستا من بە نیاز نیم واتە لێکدانەوەمان لەسەر دۆخی ئێستای کۆمەڵگای ئێران باس بکەم کە باسێکی زۆرە و پێشتریش قسەمان زۆر لەسەر کردووە. ئەمڕۆ هەر کەس چاو لە ساحەی سیاسی ئێران دەکات بەم نەتیجە دەگات کە ئەم ئاڕایشە سیاسی و کۆمەڵایەتیە کە ئێستا هەیە و حکمی سیاسی وابووری و کەلتوری و کۆمەڵایەتی ئێران دەکات ناتوانێت بەردەوام بێ و ئاڵوگۆڕ لەم ئاڕایشە حتمیە. بەڵام چۆن؟ بەبزانی دوو ڕێگا هەیە: ئاڵ و گۆڕ لە خوارەوە یانی شۆڕشی جەماوەری بۆ گۆڕینی بنەڕەتی ئەم ئاڕایشە سیاسی و کۆمەڵایەتیە ئەگەرچی بەهێزە بەڵام هێشتا بە تەواوەتی ئامادەگی نییە و جگە لەوە زۆر مانعی تری لەسەر ڕێگا هەیە یانی ئاڵ و گۆڕ لەسەرەوە. ئاڵ و گۆڕ لەسەرەوە ئەگەرچی لە بەردەسترە و ئیمکاناتی هەیە بەڵام ئەوش بێکێشە نییە. یەکەم کێشە خوارەوەیە، چون مەترسی ئەوە هەیەکە هەر ئاڵ و گۆڕێک لەسەرەوە لەوانەیە دەرفەت بۆ خوارەوە ینی بۆ کۆمەڵانی خەڵکی کرێکار و زەحمەتکێش فراهەم کات کە هێز وەرگرن و هەموو شتێکیان لێ بشێورن. هەر بۆیە یەکەم کار هەر وەک هاوڕێی نەرمین ئاماژە پێدا ترساندنی خەڵکە لە شۆڕش و ڕاپەڕین. ئەڵبەت ئەمە ینی ترس لە شۆڕش و ڕاپەڕین لە خوارەوە تەنیا ترس و نیگەرانی کۆماری ئیسلامی و دەست و پەیوەندیەکانی لەسەرەوە نییە. ترس و نیگەرانی زلهێزەکانی و تەنانەت بەشێک لە ئۆپۆزیسیۆنی ڕاستیشە کە حەز بە ئاڵ و گۆڕی بنەڕەتی لە سیستمی سیاسی و کۆمەڵایەتی لە ئێران ناکەن. ئەوانیش نیگەرانی خوارەوە هەن، بەتایبەت هەلومەرجی سیاسی و کۆمەڵایەتی ئێران و سەرهەڵدانی بزوسنەوەی سیاسی پێشڕۆ لەم ساڵانەی دواییدا ئەم نیگەرانیەی زۆرتر کردووە. کێشەی باڵەکان یان باشتر بڵین باندەکانی ناو دەسەڵاتەکە ئاڵ و گۆڕیان دەوێت کە قازانج و بەرژەوەندیەکانی ئەوان بپارێزێ. دەزانین دەستکێشان لە ڕێبازێک لە دەسەڵاتەکەیان ئەم هەموو خەیر و بەرەکەتەی بۆیان فراهم کردووە ئاسانیە. ئێستا بە شتێک لە دەسەڵات داهاتووی خۆیان کە بە ناوی بەرژەوەندی نیشتمانی دەیناسێنن لە پێداچوونەوە بە سیاسەتەکانی تا ئێستایاندا دەبینەوە. لەوانە پێداچوونەوە بە سیاسەتەکانی دەرەوە و ڕێکەوتن لەگەڵ سەرمایەداری ڕۆژاوە و فراهەمکردنی ژینگەی لەبار لە ناوخۆ بۆ گەشەی سەرمایەداریە. لە بەرابەردا بەشێکی تر ئەم پێداچوونەوە بە زیانبار دەزانی و پێداگیری لە سیاسەتەکانی تا ئێستایان دەکات و هەر پاشەکشەیەک لەم سیاسەتە بە لە ناوچوونی کۆماری ئیسلامی دەزانێ. هەرچی بێ هەردوو لە نیگەرانی خوارەوەن. ترساندن و تۆقاندن لەم نیگەرانیەوە سەرچاوە دەگرێت. دیارە هەر بۆ خۆیان بەتەنیانین. هەر وەک باسکرا ترس لە ڕاپەڕینی خەڵک لەلایەک و هاوسەنگی هێز لە ناوچەکە و گوشارە سیاسی و ئابووری زلهێزەکانی سەرمایە بۆ پشتیوانی و یارمەتی لەم یان ئەو سیاست لەسەرەوە کاریگەری خۆی هەیە. ئەم مشتومەڕە ئێجامەی هەیە و ئەوەی وا دەبێنرێت لە ناوخۆی دەسەڵات هێزێک ئیش دەکات کە ئەم ئاڵ و گۆڕە حتمیە لەسەرەوە بێ دەخاڵەتی خوارەوە بباتە پێشەوە. کەوابوو ساحەی سیاسی ئێران ئێستا بربەرەکانەی کۆی گشتی دەسەڵات لەگەڵ جەماوەری خەڵکی ڕاپەڕی و تینووی ئازادی و بەرابەری لەلایەک و کێشەی ناوخۆی دەسەڵاتە کە چۆن خۆیان لەم قێرانانە دەرباس بکەن. لاگەری ڕووخاندنی کۆماری ئیسلامی چی ڕوەدات؟ بەستە بەوەیە کە کۆماری ئیسلامی چۆن بە کام ڕێگا دەڕووخێ و کامە هێزی دەسەڵاتی سیاسی دوای ڕووخاندن جێدەگرێ. ئایا خەڵکی ناڕازی لە دەسەڵاتی کۆماری ئیسلامی ئەو ئامادەگییان هەیە کە چارەنووسی خۆیان بەدەستەوە بگرن یان نا؟ هێزی تر چارەنووسیان بۆ دیاری دەکات. دەتوانێت دوو نەتیجەی جیاوازی لێ بگیردرێت. لێرەدا ئەتوانین ئێشارە بە چەند ئەگەرێکی تر بکەین. دیارە ئەمە دۆخی ئێستایە و ئەم ململانەیە بەردەوامە، بەڵام سەرهەڵدانی شۆڕشی جەماوەری یەکێک لە ئاگەرەکانە. ڕاستە باسکرا کە هێشتا بە تەواوەتی ئامادەگی نییە کە بتوانێت واتوارەزوەکانی خۆی بسەلمێنێ، بەڵام شۆڕشی جەماوەری ژیاری وایە پێشبینی ناکرێ هەر وەک تا ئێستا بووە، وەک شۆڕشی 57 کە مەجال نەبوو خۆی ئامادە بکات یان شۆڕشەکانی وڵاتانی عەرەبی کە شتێکی تری لێ سۆز بوو. ئەگەرەکان باس بکەین جگە لەمە ئەگەری هێرش و پەلامار بۆ سەر ئێران هەیە،
ئەگەرچی وەک ئەگەرێکی بەهێز نییە بەڵام نابێت لە بەرچاو نەگیرێت بەتایبەت ئەگەر کۆماری ئیسلامی ملکەتی سیاسەتەکانی زلهێزەکان نەبێ و لە پرۆژەی هەستەی خۆی بەردەوام بێ دوولێمکانیە. دەرهەر حاڵ هەموو ئەم فاکتەرانە ئیش دەکەن بۆیە هەر لایەک هەوڵی ئەوە دەدات خۆی بەهێز بکات تا بتوانێت لەم دۆخە دەرباز بێ. ئێمەش لە خوارەوە و هەوڵی خۆمان ئەدەین کە خۆمان بەهێزکەند و کەند و کوسبەکانی سەر ڕێگای بەهێزبوونمان بناسین و چارەسەریان بکەین. لە هەمان کاتدا دەبێ ئامادەگی ئەوەیشمان بێ کە لە هەر ئاڵ و گۆڕێک لەسەرەوە زۆرترین ئیسفادە بۆ بەهێزبوونی خۆمان بکەین.